گودن بریز پیوینان پیش تر هلبستوان نافدار عبدالله پشه و ده سالی 2004 دا جیلان مصطفی خلیل حاتی پیشکش کرن. داریم بریز و هیجا استال گلمرسل خط تلفون الشاعري كردي حريب نابو بانگ بریز عبدالله پشه و لگلمه ما مستە زۆر سپاس بۆ بەشداربوونیش لامتەن لام گوت و بێژی بە تەلفۆنی لەگەڵ ئەزگای 2000 FM بەشی کوردی و ئێمە زۆر خۆشحاڵن کە جارێکی تر لەگەڵ تو قسەی بکەن. سپاسان دەکەم ئەگەر ڕۆژە ڕۆژتان باش ئەگەر شەوە شەوتان باش سڵاو ڕێزم هەیە بۆ هەموو خوشک و برایانم لە ئوسترالیا و لە هەرزیەکی دنیا. مامۆستا وەکو ئەزانی بە ساڵانی دوور و درێژ گەلی کورد شۆرەش و تێکۆشین کردن ژێر ئارمانجی بەدەستخستنی مافەکی نەتەوەی و لە ساڵی 91 و تا ئێستا هەرێمی باشووری کوردستان لە ژێر قۆناکی زێریندا بوو و دوورە مەزنترین ڕژیمی دکتاتۆر سەدام حوسێن ڕووخا بە بیر و ڕای جنابتەن کورد چ ماف بەدەستخستن لە ئەم فەرسەندەی زێرین؟ باوەڕ ناکەم تا ئێستا هیچ شتێک ڕوون بێ. ملەتی کورد لە هەر جێک تەنانەت ئەو کەسانی زۆر گەشتبینیشن ئەوانیش جۆرێک نیگەرانیان هەیە. نیگەرانیەکە زێتر لەوەوە دێ کە هیچ شتێک ڕوون نییە. ئێمە وەکو گەلێکی ڕۆژهەڵاتی مسلمان سەرکردایەتیمان لەگەڵ ئێمە شەفاف نییە، یعنی ئێمە هیچ شتێک نابینین. ئەمە دەبێتە هۆی نەبوونی متمانە و باوەڕ. یعنی ئێمە هەتا ئێستاکە هیچ سەرکردەیەکی دەسەڵاتداری کوردمان نەدیتیە لەو هەموو تەلەڤیزیۆنانە جارێک بێ دانیشی و دوو قسە لەگەر ملەتەکە بکە و خەڵک پرسیاری لێ بکە، خەڵک هۆیەکانی نیگەرانی پێ بڵێ. نەبوونی ئەو شەفافیەتە، نەبوونی ئەو ڕوونیە مایەی نیگەرانی هەمیشەیە لای کورد. جگە لەوەش خۆتان دەزان، یعنی میدیای کوردی بەڕاستی بە تایبەتیش ئەو تەلەڤیزیۆنانەی هەن. یعنی من ناچارم پێیان بڵێم تەلەڤیزیۆن چونکە وشەیەکی ترم بەزاردا نایە، ئەجینە حەزم دەکرد ناوەش تریان لێ بنێم. بەڕاستی یعنی بوون بە لۆتی خانە، بوون بە چەقەنە خانە، بوون بە دیسکۆیەکی ئەوروپا. یعنی ئەمە تەلەڤیزیۆن نییە لە قۆناغێکدا کە ملەتی کورد پێدا دەب ناسکترین قۆناغی ژیانی خەڵک شەو ڕۆژ ئێستا خەریکی ئەوەیە چی بەسەر دێ، یعنی یا دەبین یا نابین. خەڵک ئێستا ئاگای لەوە نییە ئیتر شەوێ عەبدولحەلیم حافزی بۆ لێ دەدرێ و کازم ساهیرە و شادیەیە و کەلسومە و نازانم چی. یعنی بەڕاستی لۆتی خانەنە لەبەر ئەوە خەڵک کەم دەزانی. یعنی ئەوەی هەیە سەرچاوەکان سەرچاوەی بێگانن، زێتە سەرچاوەی تورکی، عەرەبی، فارسی. ئەوانە زۆربەیان ناحەزی کوردن، نانەوێ کورد یەکگرتوو بێ، نانەوێ کورد ئومێدەکی هەبی. لەبەرەوە نیگەرانی زۆرە کاکەجا. بەڵێ مامۆستا بڕاستی زۆر کەس ینی نەگرانی و نەڕازیبوونی خۆ لەسەر میدیای کوردی دیارەکە و زۆر خەڵکی کورد ئەڵێن ینی بۆچی وەکو جنابتەنجی بەحسی کرد و بۆچی میدیای کوردی کێشەیەن خۆین سەرەکی ڕاستی بۆ خەڵک ناڵێن. لەلایەکی تر لە یەکەم ڕۆژی ڕووخانی سەدام حوسێن و تا ئێستا هەمووی سیاسەتمەدار و نیشتمان پەروەرانی کورد و دۆستانی کورد هەر هاوار دەکردن بۆ ڕێبەرانی کورد و دەگوتن پێویستە لە ئێستادا گارانتیاکی ناونەتەوەی بۆ مافی کورد بەدەستخن. لێ کوردەکان و ڕێبەرێوان هەر مەشغول بوون لە بەغداد و ئەنجمەنی حکوم و ڕێکەی شیعەکان و سنیەکان. یعنی مامۆستان بڵێن ئێستا بەرێزان کاک مەسعود بارزانی و مام جەلال تەلەبانی نامایەکی بۆ سەرۆکی ئەمریکی جۆرج دەبلیو بوش دنێرن بە بیر و ڕای جنابتان ئێستا نەدەرەنگە بە شتێکی بۆوە. بەڵێ کاکە بەڕاستی ئەو شتەی جەنابت ئێستا لە پرسیارەکەتە وەڵام هەبوو. بەڕاستی ئەو شتانەی دەمویست بیرم جەنابت گوتت بۆ ئەو نامەیە زۆر درەنگە. ئەوان ساڵێک و چەند مانگەی مەوتنی یا عێراق یا عێراق هەی پێیان لێ کرد و وەک نەدی و بدی ڕایان کردە بەغدا بوون بە عێراقی پێش ئەوەی عێراق دروست بێ لە هەموو میدیەکانی دنیا ڕژێمی دکتاتۆر گۆڕا. یعنی وەک بڵێ مشکلەی کورد هەشتا چەند ساڵە مشکلەی دکتاتۆر بی. کاکە دکتاتۆر لە دنیا شتێکی جوانە، جوانشی لێیە. چ مشکلەیەکە ئێستا
سیستێمێک چەند ڕژێمێک لە ڕۆژ ئاوا هەیە دیموکرات ئەوی دی هەموو دنیا دکتاتۆر حکمی دەکەن یعنی چ مشکلەیە کە سەدام دکتاتۆرە ئەوە ڕووخادەی ئەتوو گەیشتی ئامانجی خۆت ئێمە هەتا ئێستا یعنی سەرکردەی ئێمە بە عەقلیەتی بیستەکان و سیەکان بیر دەکاتەوە تا ئێستاش وا تێدەگەن دوو عەشیرەت بەشەر هاتوونە و بە ماچ و موچێک مەسەلەکە دەبڕێتەوە ئەمە زۆر جار دەڵێم تەنانەت باشووری سوودان ئێوە تەماشای باشووری سوودان بکەن چۆن دانوستان دەکات لەگە حکومەتی سوودان هەم یعنی وڵاتانی سێم لە بەیندان UN ئاگادارە ئێمە حتا ئێستاش یەک تاکە دەکومێت نییە نەکرد لەگەڵ ئەمریکا نەک لەگەڵ وڵاتانی دەرەوە لەگەڵ ئەوانەی گوایە محارزەی ئۆپۆزیسیۆنی عێراقی بوون و لە کوردستان بوون و بەنان و ئاوی کورد دەژیان تەنانە لەگەڵ ئەوانیش یەک دەکومنت نییە کە باسی کەرکووک تێدابی مەسەلەن ئەوانە بە هیچ شێوەیەک ماعەدای ئەو ماچ و موچ و مجاملە و پێکەنین و هیچ شتێک لە بەیندان نییە کەرکووک مەسەلەیەک بۆ حەل دەکرا کەرکووک تاکە هەرە مشکلە هەرە گەورەکەی کووردا یعنی بەڕاستی من 30 ساڵە کە دەمێت دەنگوباز ئەم تەنیا لە دوو دەنگوباز کەرکووک دەگەڕێم تەماشای هەر ڕۆژنامەیەک دەکەم بزانم لە کەرکووک چ بووە چونکە کرۆکی مەسەلەکەمان ئەگەر درۆ لەگەڵ خۆمان دەکەین خۆمان هەبنە خەڵەتێنین لەولا پۆستێک و لەملا چوار فلس و لەولا چەند ملیۆنێک و نازەمتی مەسەلەکەی ئێمە کەرکووکە چ دەکەی بۆ کەرکووک چیت کردووە بۆ کەرکووک قەزا و قەدەر دیسا ئێمەی بردەوە کەرکووک لەگەڵ لەشکری ئەمریکا ماوەی 72 سعات دەرفەت درا بۆ کوت هەرچی دەکا بەڵام کەلک لەو وەختە وەرنەگیرە بە کورتە کوشەڕوان ئێمە چوینە ناو کەرکووک ئێمە خەریکی شتی تر بوون بەداخەوە نامەوێ بیرم چونکە ئەو عیب و عارەهی ملەتی خۆمانە بەڵام هەموو کەس دەزانی ئەوانە خەریک بوون لە ڕۆژانی ڕزگارکردنی کەرکووکدا کە دەبوای یەک عەرەبی داگیرکە لە کەرکووک نەمینێ چکرا لە خانەقین دەبوایە لە کەرکووکیش ئەوە بکرێ بەڵام لەبەر ململانەی ناوەخۆ لەبەر ئەوەی دوو محافظ دانرا بوو بۆ کەرکووک و حتا ڕۆژی ڕزگارکردنی کەرکووکیش ئەو دوو محافظە هەرما بوون یعنی بیریان لەوە نەکردبەوە هیچ پلانێکیان نەبوو کە دەچنە ناو کەرکووک چۆن بچنە ناو کەرکووک مامۆستا براستیل کاتی مرۆڤ سێری مێژووی گەلێ کوردەکە لە هەمی بەشەکانی کوردستان و بە تایبەتی باشووری کوردستان ینی زۆر ئەو فرسەندێ زێریش دەست کوردەکانی چوو وەکو جنابتان گۆ قەدا و قەدەرە سەبەب شانسی کوردە ئان نەزانبوونێ کوردە ئان نەیەکبوونێ کوردە نەکبەتیەکان بۆمان دێ ئێمە هەڵبەتە وڵاتمان داگیر کراوە ئەوە قەزا و قەدەر نییە بەڵام جارشتی باشمان بۆ دێتە پێش قەزا و قەدەر دەیهێنی شەڕی خەلیج شەڕی یەکەم ئەمە قەزا و قەدەر هێنایی ئێران و عێراق دوو دوژمنی کورد کەوتنایە کەڵکمان لێک وەرنەگرت لە شاخ و داخ یەکترمان کوشت داگیرکردنی کەرکووک بیلێتەکی یانسیب بوو بۆ کورد هات کەڵکمان لێ وەرنەگرت 12 ساڵ دەمانتوانی ئێمە چەند جار لە ماوەی ئەو 12 ساڵە هەڵبژاردن بکەین هەموو دنیا بمان بینی کە ئێمە ملەتێکین چەندین و دیموکراسین دەبوایە پەرلەمانێکمان هەبی وەکو مەرجەعیەتێک بۆی بگەڕێنەوە لە هەر شتێک پەرلەمانێکی هەڵبژێراو ها نەک پەرلەمانی بە گاڵتە خەڵک تەعین بکرێ حکومەتێکی یەکگرتوو لەشکرێک بۆ پاراستنی ئەو شوێنەی کە ئەمریکا و ئینگلیز دەیان پاراست دەبوایە ئێمە وەکو لەشکرێک نەک ئێستاش بە پێشمەرگە بگوترێ میلیشیات ئێمە خۆمان گونابارین لەوە ئێمە خۆمان نەماتوانی حکومەتێک دانێن نەماتوانی هەڵبژاردن بکەین نەماتوانی پەرلەمانێک هەرجارێک پرسی پێ بکرێ بۆ جوانی پرسەش پێ بکرێ مامۆستا بەڕاستی ئێمە ینی وەکو مەبیستوە نهاتوو هەلبەستێکی تو تەزە لەباری ئەم وەزعی ئێستا بەتایبەتی سەر حرێمی کوردستان لەسەر کەرکووک باوەرم تا هەلبەستێکی تایبەت بۆ ئامادە کردووە ئێمە زۆر وێ خۆشحاڵ بنە کە شاعرێکی کوردی ناو و دەنگی وەکو جنابتان بساڵی دوور و درێژ بدەنگ و بە هەلبەست و بە ئێش و دەردی گەلێ کورد وەکو گوڵێن بەهارێ بەرز بووە لەسەر جیا و زۆزانێن کوردستان و حەسی کوردایەتی و نەتەوەی لە ناو نەتەوەی گەلێ کوردە بەرز کردووە ئێمە زۆر لە پێش کوام هەلبەسێت توی ببیسن ئێمەتە پیرۆزەکەن و ئێمە هەر داوای سەرکەوتنی سەرفیرازێ بۆ تێی داخازەکەن فەرمۆ مامۆستا عەبدوڵڵا
سپاس دەکەم گیانەکەم پێشەوەی هەڵدەستەکە بخوێنمەوە کاکە مستەفا من سەرنجێکی تریشم هەبوو ئەوەش هەر میدیاکانی میدیای حیزبەکانە هەرێمی کوردستان من زۆر دژی وشەی هەرێمم چونکە ئەمە وەکو شیمالە وەکو ناوچەی حکومی زاتیە کە سەدام بەکاری دەهێنا ئێستا میدیای کوردی بە تایبەتی تەلەڤیزیۆنە ئەنتیکەکانی حیزبەکان ئەو هەرێمەیان کردووە ئیتر سوپاس و حکومەتی هەرێم دەکەین ئیتر هەرێم وا هات و هەرێم واچ و ئەمە لەباتی کوردستان و ئەیانەوێ وشەی کوردستان نەهێڵن کاتی خۆ گۆڤارێکی بەڕێز ناوی گۆڤاری هەرێمە هاتن چاوپێکەوتنەیان گوتن جارێکا کە پێشەوەی چاوپێکەوتنەکە بکەین بڕۆن ناوی گۆڤارەکەتان بگۆڕن لە هەرێمەوە بۆ کوردستان اینجا چاوپێکەوتنەکە دەکەین هەڵبەتەش کاکە مستەفا بە بۆنەی یەکی شوباتە کە دەبوایە لە تەلەڤیزیۆنێکا بخوێنرێتەوە بەڵام دیارە بە چاچیان نەزانی ئیترەوە بۆ ئێوەی دەخوێنمەوە یەکی شوبات کارەساتەکەی هەولێر خۆ دەزانم کەزی و بسکت زۆر لە پەمۆسپیترە و لۆچەکانی ڕووی نورانیت شیرمژەیی گاتاکانیان هەر لەبیرە خۆ دەزانم کە ئاورینجی چاوی زەردەشت تا هەنووکەش لە حجرەی مزگەوتەکان و ئەلتاری کلێسەکان تا دەبریسچێتەوە خۆ دەزانم کە هەزاران شاری دنیا بە ڕەوڕەوەی قەڵاکەی تۆ پێڕەوکە بوون ئەدی ناڵێم گردن بەردیتی سەفینە و بەخشندەی شتی قەراج لەگەڵ هەموو ئەمانشدا ئەمڕۆکە دێم تێر لە هەمبێزت دەگرم ئارام ئارام دەست بە قژەی خوێناوی تا دەهێنم و بە هەنیشتی گریانەوە کەعبەی نێوان هەردوو چاوت ماچ دەکەم و بە ئاستەم دەسرتێنمە گوێت جگەر گۆشەم لە بەرچاومە و دەزانم بە چ دەردەسەر یەک تۆ تەعجیلت فرچکدا بە شەو نخونیە قەیسەری تەراش کرد و خانەقاد لە خەمڕەخسا لە بەرچاومە و دەزانم چۆن شەوێک دوای خەوزڕان بە ئاستەم شانی منارەی چۆلی دڕاتەکاند و لە خەوی شێلینت بێدار کردەوە ئیدی لەو ساوە ئەوا سەری چەند ساڵ و عەیامە منارە ڕوە و گروسکە و ڕێژنە و باڕەش وەستاوە چاو لە عەنکاوە نات و چێنێ و مەلۆتکەی مەسیح دەپارێزێ لەو پیاسە دوو قۆڵیانەدا کە من و تۆ بە ئاقاد ڕۆژگاردا کردومانن کواچی ماوە بۆم باس نەکەی بەبیرت دێ ئێوارێک لای گردەکەی قالی چاغا ڕادگرتم و دەست لەسەر شانم دانا لەو ساتەدا هەموو مێژوو لە نیگاتە وەک دەریایەک لە سەرگازی بڕاکشا چاوت بڕیە چاوەکانم و بە زمانێکیش کە تژی بوو لە بەرامە و بۆنی چیرۆکەکانی مەم باسی جەنگی دەستە و یەخەی ئیسکەندەر و دارات بۆم کرد زێبرینی شیر و تیری عەفلەقە بێبەرتەیەکانی سەدەی هەفتەم و ئەنفالەکانی هۆلاکۆ و زنجیرە سەفەربەرلکی سوڵتانەکانت نیشاندام لەگەڵ هەموو ئەمانشدا ئەمڕۆکە دێم تێر لە هەمبێزت دەگرم ئارام ئارام دەست بە قژی خوێناوی تا دەهێنم و بە هەنیستی گریانەوە کەعبەی نێوان هەردوو چاوت ماچ دەکەم و بە ئاستەم دەسرتێنمە گوێت جگەر گۆشەم لە بەدگومانیم ببوورە بەڵام هەرگیز باوەڕ ناکەم ئەربائیلۆ ناوی تۆ بێ نەخێر نابێ نەخێر ناشێ تۆ شاری چوار عەرش و خوابیت کەی ئەو هەموو برینانە جگەر گۆشە شیرینەکەم بۆ بەدەنی شارێک دەشێن کە چوار عەرش و چوار خودا ئشتی لێ بگرن نا سەد جار نا ئەوەندەی من بە مناڵەی ئەوەندەی من بە منارەی مێژووی تۆدا هەڵدەڕوانم ئەوەندەی من کتێبی زرد و پەرپوتی حجرەی مزگەوتەکانی تۆ دەخوێنمەوە دەبینم تۆ لەوەتی هەی یەک خوات هەبووە خوایەک و بەس ئەو خوایش هەموو ساڵێک پێش ئەوەی لە دێگەڵەدا شوورەی بەرلین هەڵچنین و لەسەر کەپچی حەمەدا غاز زینا لەگەڵ خاک بکەین فرشتەیەکی ڕادەسپارد ئەو خودایە فرشتەیەکی ڕادەسپارد
دابەزێت و ئێشک بگرێ لە تیتلە و بیبلەکانی تۆ ئیدی ئەو فرشتە سوو کەڵەیە ئیدی ئەو فرشتە سوو کەڵەیە جگەر گۆشەم هەموو ساڵێک لەگەڵ یەکەم هەورە تریشقەی بەهاریدا دەهاتە سەر منارەکەی مزگەوتی خانەقا و دنیای هەموو لە گەرمای و ڕنگ و سەدا هەڵدەکێشا جاروباریش کە هەستی بە نسکۆیەک دەکرد کە پێشبینی تاعون و بەعس و لاڕەشە و ئەنفالێکی تازەی دەکرد هەر کە سۆسەی هەڵکشانی بیابان و داکشانی زۆزانی دەکرد لە هەژمەتان سەری دەخستە بنباڵی خۆی و عیانێک خەڵوەتی دەکێشا یا بەقیتی لەسەر قاچێک لە حوزوری باری تەعالا دەوەستا لە ساڵانی قات و قڕی و نەهاتیشدا بە دەنووکە درێژ کۆلە نورانیەکەی هەوری لێ دەخڕی و گەواڵە گەواڵە دابەشی سەر چێلگە بەدەن شەقارەکانی دەکرد لە قاتی خوا دەپاڕاوە سەری پیرمەمقەد بێبەفر و کەندێناوە بێبارانی سەر بە قەپوچکە نەبێ ئەو فرشتەیە جگەر گۆشەم بۆ هەرجەیەک بچووبایە قەت ڕێ هەواری لێ تێک نەدەچوو هەر دەهاتەوە بێتۆ نەدەژیا خەڵی نەدەکرد تا ڕۆژێکیان ئەوانەی لە دێگەڵە شوورەی بەردینیان هەڵدەچنی و لەسەر کەپچی حەمەداغا زینایان لەگەڵ خاک دەکرد زەفەریان بەو فرشتە لەسەر یەک پێوەستاوە برد و پێکایان و هەڵیان دێرا ئیدی لەو ساوە کەس سۆسەی هەڵکشانی بیابان و داکشانی زۆزان ناکە کەس هەور لێ ناخڕێ و بارانی سەر بە قەپوچکە دەنگ نادات و ئێشک لە تیتلە و بیبلەکانت ناگرێ دەبا هەر پێت بڵێن پایتەخت تۆ بۆ من جگەر گۆشەیت و هەر بەو ناوەش بانگت دەکەم ئەرێ بەڕاست تۆ پایتەختی سپاسان دەکەم شاعری گەلێ کورد بەرێزە عەبدەڵڵا پەشێ و ژە ئوسترالیا تا فنلەندا هەزاران جار سپاس و هەر بژی و هەر هەبی و هەر سەرکەوتوبی لە کار و خەباتی خۆ یاکۆ لە هەر پارچە هەلبەستێکی تو دەوڵەمەندەکە هونەری کورد بەهێز دەکە حەسی نەتەوی و نیشتمان پەروەری و کوردایەتی زۆر سپاس مامۆستا عەبدەڵڵا سپاسان دەکەم بچووکی ئێوەم هر بسوان نافدار عبدالله پشه و ده سال 2014 فیوین هاتبو پیشش کردن